بۆیە بینیت جوانی بۆ هەموو شتێک جوانە، بەڵام جوانە مەرگی ناخۆشە. کاڵێن کەسی جوانە مەرگ بوو. بۆ چکە ئینسان لە غەفڵەتێکایە لە کاتی جوانی و لە کاتی گەنجیە کە بە جوانی ئەمرێ و دنیا بەجێڵێ خی گەورە پەنامان بە خۆی بۆ زۆر شت ئامادە نەکردو حسابی نەکردووە. بەڵام تخوا خۆشەویستان ئەو ژیانی کە لە بەردەستانایە لە مناڵیەوە دەست پێەکا و بە تەقاعودی و بە پیربوون کۆتایی دێ، بە نەخۆشی و بە مردن کۆتایی دێ، تو ئەو خوایە برێکێکی لەسەرکەن. واللهی ئینسانمان هەیە، پیاومان هەیە، ئەم هەموو قۆناغی بڕیوە تەمەنی گەیشتووەتە 60 ئێستش بە عەقڵەکەی مناڵی لێ ئەخوڕێ. ئێستش دنیا لای ئەو بازار و گەڕان و پیاسە و سەیران و گازینۆ و یاری و سوعبەت و باوکی من بەتەمای چیت تازە بەتەمای بگەڕیتە دواوە نەخێر، تازە هەنگاوەکانت بڕیوە نزیک بوویتەوە لەم شوێنە. حسابێکی خۆ بکە. من بە هەمووتان ئەڵێم، بەڵێم ناڵێم تەمەن واحسێ بکەن، بڵێن ئەو 2023 و ئەم بەرنامەی تاتەجی لەکرێ، بڵێن من 2020 ئەو نەئەمرم، کاکە قوبوڵمە بڵێ 2030 ئەو نەئەمرم، کاکە بڵێ چل، بەستخوا لەم سەدەیە دەرمەچۆ، چکە هەرچیە بڵێ هەر خەیاڵات دەرەچێ. بەخوا کەسمان ناگەینە سەدەی داهاتوو مەگەر مناڵێکمان کە تازە ئیستاکەنە لەگەڵمان ناوی گوێ لە موتارانەیە. بۆیە تەوقیتێ بۆ خۆدانێ چۆن ڕۆژی لە دای بوونەکە و دیارە ڕۆژی مردنەکەشی دیاریکە، بۆی کە بزانی چیەکەیت. اینجا عەدی تەنازولی دانێ، بڵێ من 2040 بۆ خۆم داناوە، 2040 حەڤدە ساڵم ماوە، کەواتە ئەبێ بکەومە خۆم، ئەبێ خۆم حازرکەم، ئەبێت وریابم. ئێخۆ من لە 80 ساڵم، ئێخۆ کەم کەزەگات 80 عمری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بینی 60 لەبەرەوە تۆش تەمەنێ بۆ خۆ دیاریکە کە بتوانی ئیشی لەسەرکەیت. برە ئۆلێمێشی خۆ دەرکە کە تۆ بە ئەبەدی و بە نەمری لە ژیانە ئەمێنیتەوە وەلەی دەرناچیت. ئەمە وابلیەکات تۆ بە دواخەیت، ئیش دواخەیت، کاری بۆ نەکەیت، بیری ئەم شەونێ و نەکەوێتەوە.